بەڵێ سڵاو لە ئێوە و بینەرانی خۆشەویستمان بێت بە ئومێدەم ئەم بەیانێش بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشی و هەروزە و چالاکیەکتان هەیە لەم ڕۆیە بتوانن بە زۆر چست و چالاکانە ئەنجامی بن ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن بۆ بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێگومان و کۆی کە خۆشان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ ئێمە لە ناو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانین کە لێرە پرێس کۆنفرانسێک بەڕێوە دەچێت کە بێگومان کۆنفرانسەکە ئەنجام درا هەر بۆیە پێمان خۆشە لەسەر کۆی تەواوی کار و چالاکیەکانی نێو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی قسە و باس بکەین لە ساڵی 2023 و پلان و استراتیجیا نوێیەکانی فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بۆ ساڵی 2024 خۆی لە چیا ئەبینێتەوە تا چەندە کارێکی جدیتر ئەکەن لەم نێوەندەیە کە هەمیشە جێگەدەستیان دیارە بۆ پاراستنی ژینگەی تاوی کوردستان و هەم ژینگەی سلێمانیش ئێمە باس ئەەکەین کابزانێن زیاتر خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ ئەمە بەستا پێم خۆشا بچمە لای میوانی سەرکی پرۆگرامەکەم بە خۆشحاڵیەوە کاک دیار غەریبمان لەگەڵا بێت بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی. کاک دیارگیان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بێتە لای من هەربا لەوە دەست پێ بکەین کەمێک پێش ئێستا پرێس کۆنفرانسێک بەڕێوە دەچوو کە تایبەت بە کار و چالاکیەکانی نێو فەرمانگە لە ساڵی 2023 و پلانە نوێیەکانیشان بۆ ساڵی 2024 خستە ڕۆ پێم خۆشە بە شێوازێکی گشتی لەسەر ئەم بابەتە قسە و باس بکەین. ڕاستی وەکو بەڕێستان ئەیزانن فەرمانگە ژینگەی پارێزگای سلێمانی لەم 1-2 ساڵی دواییدا لەسەر 6 تەوەری سەرەکی کارەکە کە خۆی بینێتەوە بەدەر لە مۆڵەتدان و ڕەزامەندیدان ڕگرتنەبەری ڕێکاری یاساییە هەروەها پشکنین و بەدواداچوونە چاودێری کوالیتی سەرچاوەکانی ئاو و خاکی پارێزگاکە لە هەوا تیشکاوەری و هەموو پارەمیتەرە فیزیکۆکیمیکاڵەکان لە هەمان کاتێشدا هەڵمەتی هۆشیاری و پرۆژەی لەبری ساوسکردن بە شێوەیەکی گشتی کار لەسەر ئەم تەوەرانە ئەکات و ساڵی داهاتووش زیاتر کارکردنە لەسەر بەسمارتکردنی ئەم داتایانەی کە لە ئەنجامی راپۆرتی EIA کە بۆ پرۆژە جۆرا و جۆرەکان ئەنجامەدرێ لە هەمان کاتێشدا ئەو داتایانەی لە ئەنجامی تێستی نمونونەکانی ئاو خاکەوە وەرئەگیرن چ بۆ تیشکاوەری بێت یاخود بۆ تێستە فیزیایی و کیمیایی بایۆلۆجیەکان بێت. زۆر باشە. کاک دیار بە شێوازێکی زۆر گشتی و بە کورتیش ئاماژەی پێکەین لەبەرەوەی ئامارەکان دوور و درێژن ناتوانین ئێمە لە پرۆگرامێکی وهایە باسی بکەین ئامارەکان چیمان پێ ئەڵەن تایبەت بە ژینگەی سلێمانی ڕوبەری سەوزایەکان لە نێو ژینگەی سلێمانیا لە سنووری سلێمانیا تا چەندە بەرەو زیاد بوون ئەچێت لەم نێوەندەیە هەم بۆ تەندروستی مرۆڤەکان هەم لەبری ئەوەش کە بتوانین کە پێشتر هاوکارانم ئاماژەیان بۆ کرد تەواوی کارگەکان ئێوە لە ڕێگەی ڕێسا و یاسایی تایبەتەوە ئەبێت بتوانن کاری خۆیان بکەن لەم نێوەندەیە تا چەندە ڕێژی سەوزایی زیادکردن ڕێژی سەوزایی ڕۆڵێکی کاریگەر ئەبینێت. ڕاستی ئەگەر سەیری ئامار و چالاکیەکان بکەیت بە بەراورد بە ساڵی 2022 جێگەی خۆشحاڵی ئەوێ ڕای نەبوونی موچە یاخود هەبوونی بایکۆت و ئەوانەوە ئامارەکان بەرەو هەڵکشانە بەباشی واتەبەڕووی باشەیە ئەوەی ئەبیندرێت لەسەر ئاستی پارێزگای سلێمانی تەنها بۆ ساوزکردن تەمان کە ئەڵێ پرۆژەی لەبری ساوزکردن مەرج نییە ساڵی پار ساوزکردنەکە ئەنجام درابێ لەوە چەند ساڵێکی لەمە پێش ئەنجام درابێ بەڵام دەور و تەستیمەکە یەکەوێتە ئەو ساڵەوە تەنها لە ساڵی پارە 795,000 بە نزیکەی لە نێوان 5,400 بە 5,500 مەتر دووجا ڕوبەر سەوز کراوە وەکو بەشێک لە پرۆژەی لەبری سەوزکردن هەروەها 21 کیلۆمەتر نێوانە جادە کە نێوانە جادەی عربەت 3 سادقە سەوز کراوە گرنگی پرۆژەی لەبری سەوزکردن لەوایە کە خاوەن پرۆژە یان ئەوەی کە سەوزکردنەکە ئەنجامەدا پێویستە بە شێوەیەکی هەمیشەیی خزمەت و ئیدارەدانی لە ئەستۆ بگرێ و هیچ کولفەیەک ناکەوێت سەر ئەستۆی حکوومەت لە هەمان کاتیشدا کۆمەڵی ڕێکار و چالاکی ترمان هەبووە ئەگەر بەراوردیکە بە ساڵی پار هەمویان زیادیان کردو بۆن منە هەر لە بەدواداچوونەکانمانەوە هەم لە ئەنجامدانی راپۆرتی EIA هەر لە ڕێکاری یاسایی و سزادانی سەرپێچکارانی ژینگەوە مۆڵەتدانی ژینگەی سەر و هەزار مۆڵەت و ڕەزامەندی ژینگەیمان هەبووە کە ئەمەش هەر بە بەراورد بە ساڵی پار زیاتر بووە
ئەمان ئامارەکان پێمان دەڵێن کە جێگەی خۆشحاڵیە بەڵام ئەمە ئەوە ناگەێنە کە ئێمە کەم و کورتیمان نییە کە بێکێشە نین کە ژینگە بەرەو پیسبوون ناچێ بەڵکو هەم ژینگە بەرەو پیسبوو نەچێ هەم ئێمەش کەم و کورتیمان هەیە زۆر جار کەم و کورتیەکە بە مانای چاوپۆشین نا بە مانای ئەوەی منە زۆر جار پێویستت بە سیستەمی چاودێری پێشکەوتوو هەیە بۆ سەرجەم پرۆژەکان بۆ هەموو سەرچاوەکانی ژینگە وەکو ئاو و خاک و هەوا و ڕووبەری کۆنکرێتی بەعام پێویستمان بە هەم دەستی کار هەیە پێویستمان بە ئامێری پێشکەوتوو هەیە کە ئەمانە لە ئێستا ناتوانرێت دابین کردەوە چێ هۆیکی سەرەکی نەبوون یعنی با بڵێن کەمیەکانمان بێت لە چاودێریکردن و پاراستنی ژینگە بەڵام وێڕای هەموو ئەمانە جێگەی خۆشحاڵیە کە لەسەر ئاسی پارێزگاکە درێغیمان نەکردو ئەوەی لە تواناماندا بووێ بەو پەڕی دڵسۆزانەوە هەوڵمان داویشەکانمان بکەنویتر ئێوەش ئەبێ لێمان ببوور نەگەر کەم و کورتێکمان هەبێت دەستان خۆش بێ هەمیشە لە هەوڵ و ماندووبوونی بەردەوامان ئێمە دەستخۆشیتان لێکن کۆتا پرسیاری خۆمەکەم کاک دیار فەرموو بۆ عفو پلانی 24یش وەکو پێشتر ئاماژەم پێ کرد ئێمە لە پلانمانە هەیە تەواوی ئەو داتایانەی کە لە چاودێریکردنی سەرچاوە ژینگەیەک یان سێکتەرە ژینگەیەکانی وەکو خاوک و ئاوەوە یان لەو داتانی کە لە راپۆرتی وەرگیراوە هەوڵ ئەدەین بۆ تەواوی ئەو پارامیتەرانە نەخشەی تایبەت بە پارێزگای سلێمانی دروست بکەین کە هەر هاوڵاتیەک ئەتوانێت بۆ نمونە چاودێری بکات کە بەپێی ئەو تێستانەی کە کراوە بۆ نمونە تخمی کادمیۆم یان زەرنێخ لە ئاوە لەو نقطانەی کە وەرگیراوە لەسەر ئاسی پارێزگاکە کوێ زۆرترین بۆ کوێ کەمترینە لە هەمان کاتیشدا بۆ تەواوی وەکوتم بۆ تەواوی پارامیتەرەکانی تری وەکو تیشکاوەری ئەلفا و بێتا و گاما و ڕادۆن و تەواوی فیزیکۆ کیمیکال پارامیتەرەکانە بۆ ژاوەژاو ئەکرێت بۆ هەوا ئەکرێت بۆ تەمان هەوا توانای تەقەنیاتمان بەڕاستی تەکنۆلۆژیەمان زۆر خراپە لە ڕووی چاودێریکردنی کوالیتی هەواوە بەڵام بۆ ئاو و خاک ئەتوانم دڵنیایی بدەم ئینشەڵا ئەگەر لە ساڵی داهاتووشە ئەم پرۆگرامە ئەم بە سیستەمکردنە کە پێوترێ ئیکۆسمارت تەواو نەبێت لە 6 مانگی یەکەمی 2025 بە دڵنیاییەوە نەتیجەکەی بینین و ئینشەڵا ئێوە شەر سەرکەوت و سەرفراست ئینشاءڵڵا کاک دیارگیان کۆتا پرسیاری خۆمەکەم چی بکرێت تاوەکو ژینگەی سلێمانی یاخود ژینگەی کوردستان بەگشتی لە پیسبوون کەم بکرێتەوە هۆشیاری و پلانەکانی ئێوە چیە بێت بۆ هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیارانی خۆشەویست ڕاستی بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2010 پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان بەڕوونی ئاماژ بەوە دراوە کە ئەرکی هەر کەسێکە مافی هەر کەسێکە کە لە ناو ژینگەیەکی خاوێندا ژیان بکات و ئەرکی سەرشانی هەر کەسێکیشە کار لە پێناو پاراستنی ژینگەدا بکات ژینگە بەڕاستی نا بە تەنها بە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان یاخود ئیدارە سەربەخۆکانە پارێزرێ نە بە هیچ کەس چین و تۆژێک بەجیاجیا ئاپارێزێ پێویستە تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا پێکەوە دەست لە ناو دەست بین قەناعەتمان وابێ بیر و بۆچوونمان وابێ کە ژینگە ئەو هۆکارەیە کە خۆشگوزەرانی هەر یەکێکەکەمانی پێوە بەندە تەندروستی هەر یەکێکمانی پێوە بەندە و پێویستە لە پێناویشە بەڕاستی خۆمان ماندوو بکەین چونکە کەسانێک هەن کە ژینگە لە بەرچاو ناگرن و نابێ بهێڵین ئەو کەسانە ئەو مافە سەرەتایە لەداگیر بکەن زۆر سپاس بۆ بەڕێزت سپاس بۆ کاک دیار غەریب بەڕێزیان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشیە لەسەر تاوی کار و چالاکیەکانی ساڵی 2023 و پلان و استراتیژیا نوێیەکانیان بۆ ساڵی 2024 جا ئێستا پێم خۆشە لەسەر لایەنی هۆشیاری بۆ هاوڵاتیانی خۆشەویست میوانێکی تر لەگەڵ بێت خات و شای ئاوات کا بەڕێزیان لە پرسایی بەشی ڕاگەاندن و هۆشیاری لا فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی خات و شای سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی هەربا لەوە دەست پێ بکەین لایەنی هۆشیاریەکە تا چەندە ئێوە کارێکی باشتان لەسەر کردووە لەم نێوەندەیە لە نێو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بەڵێ ئێمە وەکو هۆبەی هۆشیاری و ڕاگەاندنی فەرمانگەی ژینگەی سلێمانی بەردەوام تاکی کۆمەڵگە هۆشیارەکەینەوە کە چۆن پەیوەست بێ بە پاکراگرتنی ژینگەی قوتابخانەکەی باخچەکەی شوێنە گشتێکەی بە خۆشحاڵیەوە ئێمە ساڵی پار
لەگەڵ وەزارەتی پەروەردەیە ڕێکەوتین بۆ هەموو قوتابخانە بۆ هەموو مامۆستایانی سەر بە پەروەردەی پارێزگای سلێمانی سیمینار و خولی ژینگەیمان ئەنجامدا بۆ هۆشیارکردنی تاکی کۆمەلگا کە چۆن پەیوەست بێ بە پاراستنی چەمکی ژینگەی پارێزگاکەی و بەداخەوە توان بڵێم ئێمە وەکو هاوڵاتیان گوێپێنەدانێکی زۆرمان هەیە بۆ پاراستنی ژینگەی باخچەکەمانیا سەیرانەکەمانیان ئەو شوێنەی کە تایە گەورە ئەبین و هێشتا چین و توێژەکانی کۆمەڵگە نەگەیشتونەتە ئەو باوەڕێ یاخود کە پاراستنی چەمکی ژینگە بە هەندوەرگرن لە سەرجەموارەکانی ژیانیاندا. زۆر ڕاستە خاڵێکی زۆر گرنگە باس کرد کە باست لە ناوەندەکانی خوێندن کرد تا چەندە ئێوە لە پلانتانایە بۆ ساڵی 2024 ڕێژەیەکی زۆر لە دار و نەمامیش با سەرجەم قوتابخانە و هەم ناوەندەکانی خوێندن بە شازێکی گشتی باس بکەین دابش بکەن تاوکو ئەوانیش هەم لە نێو سیستمی خوێندنە پەیڕەوی بکەن هیچێک لەوانەکانیان و لە هەمان کاتە بتوانن لەلایەنی تیۆری و پراکتیکیەکەوە لەو دوو لایەنەوە هەماهنگێکی باشە بێت بۆ پاراستنی ژینگە. ئێمە بەردەوامی پەیوەندیمان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە چونکە ئێمە لە ڕاستیامانوێت لە مناڵیەوە ئەو هۆشیاریە دروستکەین بەداخۆ ئێمە توانین بڵێن کاتی خۆمان ئەو شتانەوە بەڵام لە ئێستاە خۆشحاڵین کە ئەو شتان هەیە ئێمەستار کە پرۆژی لە بری سەوزکردن هەیە کۆمەڵێک نەمام ئەگا بە فەرمانگەکەمان ئێمە بەشداریەکەی لەگەڵ قوتابخانەکان هەڵمەتی نەمام ناشتنمان هەیە لە سەرجەم قوتابخانەکان باخچە گشتیەکان تەنانەت کاکدیار تۆزە پێش ئێستا ئاماژەی پێکرد کە ڕێگەی عەربە سلێمانی 21 کیلۆمەتر سەوزاییمان کرد ئەوش هەر بەهۆی پرۆژەی لە بری سەوزکردن بوو بەڵێ و بە بەردەوامی ئێمە هەوڵی ئەو هۆشیاریکردنەوە ئەکەین کە سەوزایی گرنگە بۆ ژیان و بۆ ژینگەی تاکی کۆمەڵگا. زۆر باشە چ پەیامێکی تر هەیە لەسەر تەواوی هەم فەرمانگەکەی خۆتان کە تەواوی کارمەندان بە وەکو چۆن ئەڵێ زۆر چالاکانە جێگەدەستان دیارە نمونونەکان دیارن لەبەرەوەی زۆر چالاکیتان کردووە لە ماوەی ڕابردووە ئێمە لە زۆربەی چالاکیەکان لەگەڵتان نابووین بە خۆشحاڵیەوە تا چەندە لە شوێنە گشتیەکانیشا لە نێو پارکەکان شوێنە گشتەکانی تر نێو بازارەکانیش بیرم نەچێت نێو بازارەکانیش بەشێکی گرنگن کە هاوڵاتیان سەردانیەکەن یاخود نێو نەخۆشخانەکان ڕێژی سەوزاییتیا زیاد بکرێت تاوکو هەم ڕێژی توشبانی نەخۆشی شێرپەنجە کەم بکرێتەوە بە زیادکردنی سەوزایی هەم لەگەڵەوەشە کەمکردنەوەی هەندێک لە نەخۆشەکان. بە خۆشحاڵەوە من پێتان ئەڵێم کە ئێمە ئەمساڵ مەکتەبە کۆریەکە بوو تقریبان 5,000 مەتروان سەوز کرد هەر بە پرۆژەی لە بری سەوزکردن هەروەها نێو بازارەکان پلانمان هەیە و خەستەخانەکان چەندی خەستەخانەمان کرۆ ئێستا بزەبت بیرم نایە ینی ناوی خەستەخانەکانە پێ بڵم بەڵام نەخۆشخانەکانیشمان هەمووی یعنی بڵێن لە سا 30 بۆ 40 نەخۆشخانەکانیش بە بەردەوامی لە بری سەوزکردنیان بۆ ئەنجامەدەین و بۆ هیوایین کە لە 2024 ئاماژە بۆ شتانە هەمووی بکەین و بگەین بە ئەنجامێکی باش. زۆر سپاس بژیگیان سپاس دەکەم بژی. سپاس بۆ تۆ سپاس بۆ خاتوشای ئاواتیش بەڕێزیان لێپرسراوی بەشی هۆشیاری و ڕاگەاندن لە فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی کۆمەڵێک لایەنی هۆشیاری باس کرد لە تەواوی ناوەندەکانی خوێندن هەم لە نێو بازارەکان و لە هەمان کاتە لە نێو نەخۆشخانەکان و شوێنە گشتیەکانیش ڕێژی سەوزایی لە پلانیانە لە ساڵی 2024 زیادی بکەن تاوکو چیتر ئێمە بتوانین ڕێژی ئۆکسجین لە نێو ژینگەکەمانە زیاتر بکەین ڕێژی نەخۆشی کەمتر ببێتەوە بتوانین هەمووان تەندروستێکی باشمان هەبێت بەڵام بیریشمان نەچێت ئەم ئەرکە گرنگەی کە باسی ژینگەکەین ئەم ئەرکە گرنگە تەنیا لە نێو لەسەر خودی فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی نیە بەڵکو لەسەر هەر تاک بە تاکێکی نێو ئەم کۆمەڵگا هەیە کە بتوانین ئێمە ژینگەکەمان بپارێزین پاک ڕای بگرین کە سەردانی شوێنە گشتیەکان ئەەکەین بتوانین هەر جێگایەک کە ئێمە ئەچین خۆڵ و خەشاکێکی لێبێت ئێمە خۆمان بتوانین پاکی بکەینەوە قەیچێکە ئێمە با بتوانین هاوکارێکی گرنگی فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بین لە هەمان کاتا بۆ ژینگەکەی خۆشمان بتوانین ڕێژەی سەوزایی زیاد بکەین. بەڵێ ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە ڕێگەی میوانەکانمانەوە تایبەت بە کار و چالاکیەکانی تایبەت بە ژینگە لە ساڵی 2023 و پلانە نوێکانیش بۆ ساڵی 2024 خرایە ڕۆ.